ئەم کاتان باش هاوڕێیان ئەوڕۆکە حەز دەکەم لەسەر بابەتێکی نوێ و تازە قسە بکەم کە تازە ئێمە یعنی جاریەکەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبینین لە نێوان دوو هاوپەیمانی ئیسلامیدا کە چەندین ساڵە زیاتر لە 40 ساڵە یەکتری بەخێو دەکەن ئەمڕۆکە ئەو دوو هاوپەیمانە دەبێتە شەڕیان ئەوانە چێن ئەمانە دەوڵەتی پاکستان و ئەفغانستانی تالیبانە کە لەو ماوەیەدا و چەندین جارە لەسەر سنوور شەڕێک دەکەن و ئەو ململانەیە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک دەمانەوێت لەسەر ئەمە شیکاریەک ئەنجام بدەین. هۆکاری ململانە نوێیەکانی نێوان هەردوو هێز زیاتر لەسەر سنوورە لەسەر کە پێی دەگوترێ سنووری هێلی دیوڕاند خاڵی سەرەکی ناکۆکی ململانەیەەکە لەسەر سنووری ئەو هەرێمەیە کە 2640 کیلۆمەتر واتە 1640 میل لە نێوان ئەفغانستان و پاکستاندا هەیە. پاکستان ئەمە بە سنووری نێودەوڵەتی دەزانێت لە کاتێکدا حکوومەتی تالیبان و حکوومەتی پێشووی ئەفغانستانیش دانی پێدانانێن و ئەمە بە سنوورێکی سەردەمی داگیرکاری دەزانن کە خاکەکانی پشتونی دابەش دەکات. ئەم ناکۆکیە دەبێتە هۆی ململانێ و پێکدادانی بەردەوام لەسەر سنوور و جوولەی سنوور زۆر جاران پەک دەخار وەکو لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان بۆ ماوەی چەند کاتژمێرێک هەردوو سوپا بەیەکەوە شەڕیان کرد و خاڵێکی دیکەی ناکۆچیەکان جگە لە سنوور بۆ بزوتنەوەی تالیبانی پاکستان دەگەڕێتەوە کە پێی دەوترێ TTP. ئیتر TTP گروپێکی جیاوازە واتە گروپێکی پاکستانیە بەڵام لە ڕووی ئیدۆلۆژیەوە لەگەڵ تالیبانی ئەفغانستان بە تەواوەتی متتەفیقە هەر لە بۆ هەندێک پێی دەوترێت تالیبانی پاکستان لە ڕووی ئیدۆلۆژی لەگەڵ تالیبانی ئەفغانستان تالیبانی دەسەڵاتدار بەردەوام هاوپەیمانە. پاکستانی تاڵەبانی ئیتر پاکستان ببورن پاکستان تالیبانی ئەفغانستان بەوە تۆمەتبار دەکات کە بە دابینکردنی پەناگە و پشتیوانی بۆ چەکدارانی TTP و کە هێرش دەکەنە سەر پاکستان. ئەنجامی ڕووخاندنی حکوومەتی پاکستان و سەپاندنی وەشانی تایبەتی خۆی لە یاسای شەریعەتدا سەرەڕای داواکاری بەردەوامی پاکستان تالیبانی ئەفغانستان نەیویستووە یان نەیتوانیوە کارێکی یەکلاکەرەوە دژی TTP بکات. واتە TTP ڕێکخراوێکی تالیبانی پاکستانیە لەسەر سنووری ئەفغانستان لە ناو خاچی پاکستانیشدا وجودی هەیە بەڵام ئەمانە لە ڕووی ئیدۆلۆژیەوە تەواون کۆپی تالیبانی پاکستانن و هەروەها هۆکارێکی دیکەی ئەو ناکۆچیانە سەرهەڵدانی سەرسنوور و تێرۆرە. پاکستان بانگەشە دەکات کە TTP و گروپە چەکدارەکانی دیکە خاکی ئەفغانستان بەردەوام بەکاردێنن بۆ پیلاندانان و جێبەجێکردنی هێرشی تیرۆریستی لە پاکستاندا. کاتێک پاکستان ئۆپەراسیۆنی دژە تیرۆر یان لێدان لە سەرانسەری سنووردا ئەنجام دەدا تالیبانی ئەفغانستان ئەمە بە پێشێلکردنی سەروەری خاچی خۆی دەزانێت کە دەبێتە هۆی کاردانەوە و سەرکۆنەکردن و یانیش ڕێگریکردن. لە کاتی ئەو ڕێگریانەدا زۆربەی جار شەڕەکان لە نێوان هەردوو سوپادا بە چەکی قوڕس دووبارە و سێبارە دەبنەوە. لە هەمان کاتدا دینامیکێکی ناوخۆیی و کەمایەتیەکانی تالیبانی ئەفغانستانی شەیە. ئیتر هەروەکو دەزانین تالیبانی ئەفغانستان بریتیە لە چەسپاندنی حکمی خۆی لەناو ئەفغانستان و پاراستنی یەکڕێزی ناوخۆیی. گرتنەبەری ڕێوشوێنی دژی TTP گروپێک کە پەیوەندی و مێژووی و ئیدۆلۆژیان لەگەڵیاندا هەیە ناتوانێت ڕێزەکانی خۆی ناجێگیر بکات و بەرهەڵستکاری بەشێک لە بنکەی پشتیوانانیان بکات بە تایبەتی لە ناو خێڵەکانی پشتون
لە دیوی هەردوو سنووردا ئیتر ئەو دابوونەریتە هەیە کە دەبێ ئەتۆ هەموو کارێک بکەی هەموو قوربانیەک بکەی لە بۆ هاوپەیمانەکانت TTPش و تا تالیبانی پاکستان وەکو وتمان لە ڕووی ئیدۆلۆژیە لە ڕووی مەبدەئیەوە متتەفیقی تالیبانی ئەفغانستانە جا خێڵە پشتێوەکان بە هیچ شێوەیەک ڕێگا نادەن ئەوانیش ڕێگا نادەن کە حکوومەتی ئەفغانستان ناتوانێت بەبێ حیسابکردن بۆ ئەو خێڵانە کارێک بکە ئەمانەش ڕێگا نادەن کە ئەفغانستان وەکو پێویست هێرش بکاتە سەر TTP و یانیش پاکستان گوشار بخاتە سەر ئەفغانستان بۆی ئەفغانستان TTP لە ناو خاچی خۆیدا بێکاریگەر بکە ینی ئێمە با نمونەی ئەوە بێنینەوە لە دوای 11 سپتەمبەر ئەمریکا سەرەتا نەویست هێرشی ئەفغانستان بکە بەڵکو چەندین جار داوای لێکردن کە ئەوان ئوسەمە بن لادن لە ناو خاچی خۆیاندا دەرخەن و یان تەسلیمی بکەن بەڵام تالیبان و عەشیرەتە پشتێوەکان ئەمەیان قبوڵ نەبوو و ئەمەیان بە بێئابڕوویی لە قەڵەمدا هەر بۆیە ئیتر حکوومەتی تالیبانی ئەو کاتە ئیتر ناچار بۆ ریسکی شەڕی گرتە بەر و شەڕەکە درێژەی کێشە و ئەو کاتە لەلایەن ئەمریکاوە تەواوی ئەفغانستان داگیر کرا یعنی ویستم بە تەنیا نەریتەکانی ئەفغانستان و پشتێوەکان بە نمونە بێنمەوە کە زۆر پابەندن بە مەسلەی هاوپەیمانی لە هەمان کاتدا هۆکارێکی ڕاستەوخۆی ململانەی چەکداریە نوێیەکان بۆ ناکۆکیەکانی ناو نەوە نوێیەکاندا دەگەڕێتەوە یعنی لە ناو ئەوانەدا چەندین بابەتی نوێش هەن بێگومان یعنی بابەتی ئاو بابەتی ڕووبارەکان و سەرچاوی ژێرزەوی ئیتر ئەمانە لە ناو نەوە نوێیەکەی تالیبان و نەوە نوێیەکەی ئەفغانستاندا وەکو جاران چاوی لێ ناکرێ و زۆربەی جار ئەمانە ڕوبەڕووی یەکتری دەبنەوە و بەڵام ئەوەی لێرەدا گرنگە ڕۆڵی نێودەوڵەتیە یعنی ئەمە ناتوانین بە تەنیا ئەم ڕوبەڕووبوونەوە نوێیە کە پێشتر بە خەیاڵی هیچ کەسدا نەداهات یعنی کەسێک گوتبای ڕۆژێک تالیبانی ئەفغانستان و دەوڵەتی پاکستان بەیەکەوە شەڕ دەکەن ئیتر پێیان دەگوت شێتە یعنی بەڵام ئەو ڕۆکە ئەبینی لەسەر سنوور بەردەوام پێکدادان هەن ئەگەر سی پێکدادانەکان ناگەنە ئاستی هێرشی بەرفراوان بەڵام ئەوە بەردەوامە و ئەوە ئەو ڕیسکە لەگەڵ خۆی دێنی با لە تەماشایەکی سیاسەتی نێودەوڵەتی بکەین وڵاتە زلهێزەکانی جیهان و ناوچەکە چۆن لەو بابەتە دەڕوانن ئەمریکا خۆی لە خۆیدا لە دوای کشانەوەی لە ئەفغانستاندا لە ساڵی 2021دا کاریگەری سەربازی و سیاسی ڕاستەوخۆی بەسەر هەردوو تالیبان و پاکستاندا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە ئەمە ڕاستیەکە و هەمومان دەبینین و لە شەڕی دوایی نێوان هیندستان و پاکستاندا ئەوەمان بینی کە پاکستان لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی ئابوووریەوە پشت بە ئەمریکا نابەستێ بەڵکو پشت بە چاینا دەبەستێ و لە هەمان کاتدا ئەمریکا نیگەرانە لەسەر هەڵدانەوەی گروپە تێرۆریستەکان لە ئەفغانستان لەوانە ئەڵقاعیدا داعش و گروپی خوڕاسان و لە هەمان کاتدا پاکستان بە هاوبەشێکی گرنگ دەزانێت لە مەسلەی هەواڵگیری داڵێ لە سیاسەتی دژە تیرۆردا یعنی پاکستان وڵاتێکە ناچارە پشت بە چاینێ ببەستێ لە بواری ئابووریدا چونکە دراوسێتی و بە تەنیا کاڵای هەرزان ئەتوانێت لە ڕووی لە چاینەوە بکرێ هەم کاڵاکان هەرزان هەم مەسافەتی نێوانیان زۆر کەمە و ئەکرێ ئەو کاڵانە بە هەرزان بگەنە ناو خاچی پاکستان لە هەمان کاتدا لە ڕووی سەربازیەوە وەکو وتم ئەو وڵاتی هەری زێدە چەک دەداتە پاکستان ئەمە چینە چین لە بەرامبەر
هندستاندا بەردەوام چەکێکی زۆر بە پاکستان دەدا، بەڵام لە دوای داگیرکردنی ئەفغانستان لە ساڵانی هەشتاکاندا لەلایەن یەکێتی سۆڤێتەوە لەو کاتەوە هەتاوەکو ئێستا بەردەوام استیخباراتی پاکستان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ CIA و لەگەڵ MI6 بەردەوام لە هاوکاریدایە و ئەو هاوکاریەش لە ڕووی هەواڵگیری و ئۆپەراسیۆنی دوور و لەسەر سنوورەکاندا هەتاوەکو ئێستا باوی هەیە و لە سیاسەتی ئەمڕۆدا گوتمان هیچ هاوپەیمانێک بە تەنیا لەگەڵ یەک کەس کار ناکە. هاوپەیمانەکان لەگەڵ وڵاتی دژبەیەک کار دەکەن و هاوپەیمانەکان ئەکرێن لە هەندێک بواردا لەگەڵ تۆ کار بکەن، لە هەندێک بواردا لەگەڵ تۆ کار نەکەن، لەگەڵ بەرامبەرەکەتدا کار بکەن. ئەوە تەبیعەتی سەدەی 21مینە. و هەروەها ئەمریکا لەگەڵ تالیبان مامەڵە دەکا بە پلەی یەکەم لەسەر هاوکاری مرۆیی و کێشە تایبەتەکانی وەک دژبەرایەتی کردنی تیرۆر و ئەمانە، بەڵام هەتاوەکو ئێستا ئەمریکا دانی بە حکوومەتی تالیباندا نەناوە و هانی پاکستانیش دەدا کە کێشەکانی سنووری خۆی بەبێت تێکدانی سەقامگیری لەوێ لەگەڵ ئەفغانستاندا چارەسەر بکە. باشە لێرەدا چێ یەکەمین وڵات تاقە وڵات کە دانی بە تالیبانی ئەفغانستان ناوە، ئەمە شتێکی سەیرە، چێە؟ رووسایە. رووسیا و مێژووی رووسیا لەگەڵ مێژووی ئەفغانستان چیە؟ مێژوویەکی چەندین ساڵ داگیرکەری خوێناویە. دێگەی یعنی لە ساڵی هەشتاکاندا یەکێتی سۆڤێت خاچی ئەفغانستان بەتەواوەتی داگیر دەکا و ئەو کاتە ئەمریکا، MI6، CIA، هەموو وڵاتانی خۆرئاوا لەگەڵ سعودیا، لەگەڵ وڵاتانی عەرەبی و لەگەڵ پاکستان ئیتر هاوکاریەکی زۆر دەکەن و جاری یەکەم جیهاد بە تایبەتی جیهادی وەهابیزم هاوردەی لە ڕێی پاکستان هاوردەی ئەفغانستان دەکەن و بەو شێوەیە لە ئەنجامی شەڕێکی زۆر زۆر خێناویدا یەکێتی سۆڤێت لە ئەفغانستان دەردەکەن و زۆری پەناچێ یەکێتی سۆڤێت هەڵدەوەشێتەوە. بەڵام ئەمڕۆ کە تەماشا دەکەی ڤلادیمیر پۆتین ئەو هەموو مێژووە لەبیر دەکا، ئەمڕۆکە یەکەمین جار یەکەمین وڵات کە دانی بە ئەفغانستانی تالیباندا نابێ بە تەنیا ئەتوانین بڵێن رووسایە. وە لە هەمان کاتدا لەسەر رووسیا قسە دەکەینەوە دەگەڕینەوە. ئەمریکا لە ڕووی ئەمنیشەوە دیسان هاوکاری پاکستان دەکا، گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەم گۆڕانکاریە زۆر زۆر گرنگە باسی بکەین، لە زۆر شوێندا دەیبینین، بەڵام لە مەسەلەی تیرۆردا وەکو وتم هاوکاریکردنی ئەمریکا و پاکستان شتێک نییە کە هەتاوەکو ئێستا نەیبینین. لە هەمان کاتدا دراوسەیەکی هەردوو لامان هەیە، ئەویش وڵاتێکی زۆر زۆر ئزلهێزە لە ناوچەکە، ئەویش چینە، چاینەیە. چاینە بەرژەوەندی ئابووری زۆر زۆر گەورەی هەیە لە ناوچەکە و پرۆژەی زۆر زۆر گەورە و ڕێڕەوی ئابووری چین پاکستان CPAC لە پاکستان زۆر زۆر گرنگە و ئەگەری درێژکردنەوەی ئەو ڕێڕەوە ئابووریەی چین پاکستان بۆ ئەفغانستانیش هەیە. ئەمانە بابەتگەلێکن کە لە ڕووی استراتیژیەوە زۆر زۆر گرنگن. لە هەمان کاتدا نیگەرانیە ئەمنیەکان هەنا، ئیتر کە چین نیگەرانە لە ئەگەری پەیوەندیکردنی گروپە توندڕەوەکانی ئەفغانستان لەگەڵ چەکدارانی ئوغوڕ لە پارێزگای شینجیانگ یان ئیلهام بەخشین پێیان، و ئەمەش یەکێک لە ترسەکانی بەردەوامی چاینایە
لەسەر ئەفغانستان هەم لەلایەک پەیوەندی ئابووری لەگەڵ دەکات دێ بەخۆی ببەستێتەوە لەبەر ئەوەی لەوە زۆر نیگەرانە ئۆغوڕیە تونڕەوەکان کە ئێستا بەشێکی زۆریان لە سووریان بێگومان ئەمانە لە ئایندەدا لە ڕێی تاڵیبانی ئەفغانستانەوە بپەڕنەوە بۆ ئیالەتی شینجیانگ کە ئیالەتی ئۆغوڕیەکانە و بەردەوام فشار دەخاتە سەر تاڵیبان بۆ ڕێگریکردن لە چالاکیەکانی ئەم گروپانە. لە هەمان کاتدا لە ڕووی دیپلۆماسی چین پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ تاڵیبان دەپارێزێت و هەوڵ دەدا کاریگریان لەسەر زیاتر سەقامگیری و ڕێوشوێنی دژە تیرۆر هەبێ هاوکاری ئابووری دەرفەتی وەبەرهێنان پێشکەش بە ئەفغانستان دەکات. یعنی ئێستاکە من لە چەندین فیلم و دۆکیمنتاریم بینیوە کە ئۆتۆمبیلە پاکستانیەکان بەشێکیان ئێستاکە لە ئەفغانستان ساز دەکرێت. چین هاوپەیمانی نزیکی پاکستانە بەگشتی و پشتیوانی لە هەڵوێستی پاکستان لە مەسەلەی دژە تیرۆر و ئاسایشی سنوور دەکات و هاوکاری سەربازی و ئابووریشی پێشکەش دەکات هەروەکو باسم کرد. بابینە سەر رووسیا. رووسیا لەبارەی ئاسایشی ناوچەیەوە وڵاتێکە گرنگی بە ئەفغانستانەوە دەدا. رووسیا نیگەرانە لە بڵاوکردنەوەی توندڕەوی و بازرگانیکردنی مادە هۆشبەرەکان لە ئەفغانستان بە وڵاتی ئاسیای ناوەڕاست کە بەشێکن لە بلوکی ئەمنی خۆی کە پێی دەوترێ CSTO. هەروەها رووسیا لەگەڵ تاڵیبان مامەڵەی کردووە هەروەکو لە سەرەتادا باسم کرد هەوڵ دەدات دۆخەکە بەردەوام جێگیر بکات و سنووری باشووری خۆی پارێزراو بکات. میوانداری گفتوگۆی بەردەوام کردووە لەگەڵ بۆ نمونە یاریزانانی ناوچەی و تاڵیبان کە تێیدا بەشداریان کردووە و ئیتر لە هەمان کاتدا لە کاتێکدا رووسیا پەیوەندی باشی لەگەڵ هەردوو پاکستان و ئاستێک مامەڵەی لەگەڵ تاڵیبانیشدا هەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ناکۆکیێت تایبەتەکانی سنوور یان ئیتر کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نیگەرانیە ئەمنیە بەرفراوەکانی ئاسیای ناوەڕاستدا بەردەوامدا هەیە. پاشان دەگەڕێینەوە سەر ڕووداوەکانی ئەم ڕۆژانە کە لەبارەی رووسیاوە چی ڕوویدا. بەڵام باسی هیندستانیش بکەین. هیندستان وڵاتێکە ڕەکەبەری مێژووی لەگەڵ پاکستاندایە. هیندستان گەشە سندنی ناوچەی لە ڕوانگەی ڕەکەبەرایی درێژخایەنی لەگەڵ پاکستاندا بەردەوام دەبێت و لە هەمان کاتدا نیگەرانیەکانی هیندستان لە مەسەلەی تیرۆردایە. هیندستان بەتوندی نیگەرانە لەسەر هەڵدانەوەی گروپە تیرۆریستیەکان و ئەگەری ئەوەی ئەفغانستان ببێتە ناوەندێک بۆ چالاکیە چەکداریە دژە هیندیەکان بە تایبەتی گروپەکانی وەک لەشکری تەیبا یان جەیشی محەممەد کە پاکستان نکۆڵی لەوە دەکات کە میوانداریان بکات ئەمانە لە خاچی پاکستاندا هەن جاروبار لە خاچی ئەفغانستانیشدا هەن و ئەمانە لە لای هیندستانەوە بە دوو گروپی تیرۆریست دەناسرێن و لە هەمان کاتدا بە دوو گروپی مەترسیدار دەزانێن لەسەر ئاسایشی هیندستاندا. هیندستان سەرەتا کەمترین پەیوەندی لەگەڵ تاڵیباندا هەبوو بەڵام لەم دواییانەدا باڵیۆزخانەی خۆی لە کابول کردەوە و هاوکاری مرۆیی بۆ دابینکردن مامەڵەکردنێکی ئاگاداریانە بوو و هەروەها ئامانجی پاراستنی بەرژەوەندیەکان و ڕێگریکردن لەوەی ئەفغانستان ببێتە بنکەیەکی تیرۆر دژ بە هیندستان بەردەوام لە ناوەندی سیاسەتی مودی دایە لەو ماوە کورتەدا. هیندستان بەگشتی چاودێری دۆخەکە دەکات لەسەر ململانەی پاکستان و تاڵیبان نیگەرانیە سەرەکیەکانی کاریگەریە ئەمنیە گشتیەکانە بۆ سەر سنوورەکانی خۆی و سەقامگیری ناوچەکە ئامانجی ڕێگریکردنە لە هەر زیادبوونێک لە قوڵایی استراتیژی پاکستان و ئەفغانستاندا بە کورتی ململانێ و
ناکۆچی سنووریە قوڵەکان بوونی TTP واتە تالیبانی پاکستانی و پەیوەندی ئاڵۆزی نێوان تالیبانی ئەفغانستان لەگەڵ ئەم گروپانە سەرچاوە دەگرن. هەروەها هێزە نێودەوڵەتیەکان بە پلەی یەکەم هەوڵ دەدەن زیانەکان ویانیش ناکۆچیەکان بەڕێوە ببن، یعنی مەرز نییە بەتەنیا ئاشتی بکەن لە هەمان کادا دەیانەوەی ناکۆچیەکانی ئەوانە بەڕێوە بن و لە بەرژەوەندی خۆیان بەکاربێنن و ئیتر بەڵام هەموو هێزەکانیش هەوڵ دەدەن ناسەقامگیریەکی فراوانتر لە ناوچەکە دروست نەبێت، چونکە ئەفغانستان ناوچەیەکە کە بە شێوەیەکی گشتی هەم تیرۆر بەرهەمدێنێ هەم مادەی بێهۆشکەر بەرهەمدێنێ. هاوڕێیان لەبیر مەکەن ئەم ڕووداوانە لە کاتێکدا ڕوویاندا کە وەکو وتم وەزیری دەرەوەی ئەفغانستان سەردانی مۆسکۆی کرد، کاتێک لە مۆسکۆ گەڕایەوە نەچووەوە کابول بەڵام چووە هیندستان و لەلایەن فەرمانڕەواکانی هیندستاندا پێشواژێکی زۆر زۆر گەرمی لێکرا و ئەمە نیشانمان ئەدا کە هیندستان و رووسیا دەربارەی تالیبان و پاکستان سیاسەتێکی زۆر زۆر تایبەت و نوێیان هەیە و ئەمە لە مێژوودا جاری یەکەمە دەبینی دوو وڵاتی گەورە، دوو هێزی گەورەی ئەیدۆلۆژی هاوپەیمان کە 40 ساڵە 50 ساڵە یەکتری بەخێو دەکەن لە خزمەتی یەکتریدانە بوونە پەناگە و حەشارگە لە بۆ یەکتری ئەمڕۆکە شەڕ بکەن بێکەوە. ئیتر ئەمەش پێمان دەڵێ کە سیاسەت و جیۆپۆلۆتیکیای ئەم سەدەیە جیۆپۆلۆتیکیەکی زۆر زۆر تایبەتە نابێ بە هیچ شێوەیەک بەتەنیا لە ڕوانگە مێژوویەکەوە سیر بکرێت، چونکە شتێکی نوێیە و ئەم شتە نوێیانە ڕۆژانە ئێمە دەبینین. زۆر زۆر سوپاس تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون، گوێتان لێگرتین، لایکتان کرد، تکایە ئەوانەی سوبسکرایبیان نەکردو سوبسکرایب بکەن و کەمتر خەمی مەکەن، هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و یانیش لەسەر سوسیال میدیاکانداندا بڵاوی بکەنەوە و داوا لە دۆستانتان بکەن ببن بە سوبسکرایب. کاتێکی خۆش، ڕێز و سڵاو.